هەرچیەکمان کرد وەکو سەحابەکە فەرمووی یا ڕەسوول الله من ئەمەوێت یەک لەسەر چواری دوعاکانم بکەم بە سەڵاوات لەسەر تۆ فەرمی بیکە ئەگەر توانیش زیاتر فەرمی پێغەمبەری خوا یەک لەسەر سەی دوعاکانم بکەم بە سەڵاوات لەسەر تۆ فەرمی بیکە ئەگەر توانی زیاتر فەرمی پێغەمبەری خوا نیوەی دوعاکان بکەم بە سەڵاوات لەسەر تۆ ئەڵێم اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم وبارك على محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد فەرمی ئەگەر بیکەیت و زیادی شکی باشترە فەرمی ئەی پێغەمبەری خوا هەرچی دوعامای کەم بە سەڵاوات لەسەر تۆ یعنی شەو ڕۆژ زیکرەکانم ئەبێ بە سەڵاوات لەسەر تۆ یعنی کە چوومە هەر مناسبەیەکەوە کە چوومە هەر شوێنێ بە هەر ڕێگەیەکا ڕۆیشتم هەر کاتێکم هەبوو هەر فەراغێکم هەبوو هەر بیرکردنەوەیەکم هەبوو هەر کاتێ زمانم لە گۆ وەستا ئەڵێم اللهم صل على